بله لدروی بولتنا ما لسر ریاض ناور هولیر و کرکوک دا بویره که ترافیک چه بو ده انجام دا کسی که جیان خوش دست دا 5 کسی بریندار بون افکارا ما حلب چه سعدون زانیارین زیده تر لددما حلب چه القلمنه حلب چه بویر چاوا چه بویو کسی بریندار بونه روشوان چه باشه دم باش دل بخوین ایرو نزیکم بجن دم جمرکی بریانها رودانه که هاتنو چونه لسر رگای هولیر بو کرکوک ل ام بجن پیشیا گنده دولا بکراچه بیه د انجام ده ام اگر وان دیمنان ببینن اف رودانه هاتنو چونه اف اتومبیل هر همی شوطی د انجام ده شوفر و جیانا خواج دز دایه وقت تبینه هر ام بجن هر چه نمایه او سوتایه اف اتومبیل دی ترجی هر پیشی او تک چویا او جی 5 کسته دبین جی هر 5 جی بریندار بنا و هاتنا با هستن جبون خوشخانه ایزان یارین بهتر یک جوان کسان دما کو اف رودانا هاتنو چونه چی یک جوان کسان کو وی دمیلوی ده که آماده بید گلمه ده که بارگت شماره بحثه بید اف رودان چون چه بی او رودا او دو سر خوام پیک دادا او تاکسیان سوتانە فەرەکەی جانی لەدەستدا ئەوە شیان بریندار بوو لە بۆ خەستەخانەیان بردن باشە کاتی ئەو ڕوودەنە چێبی چۆن چێبی وین هاتن پێوە چۆن بی ینی لەو بەحسێتکن لەو سایدە هاتی لەو سایدەی نازانین پێداهاتیانە بەس ئاگرەک بوو لەو ساریان تەلەفۆنمان لە بۆ عریقی کرد هات کوژاندیەوە ئەوانەشان خەرک بردیە خەستەخانە و ساقی و تەکسەشیان ڕۆژە بریندارە ئێستا شۆنە بەخوای ئاڵیان زۆر باش نەبوو ئاڵیان شەڕ بوو ئەمجن پیاو بین هەمیان ژن چوار ژن و پیاوەک بوون لە چوار ژنەکەی دوانیان منداڵ بوون ئافرەت بوون منداڵ بوون باشە خەڵکێکی ببین من دزانن یەکەچیان لە خەڵکی پردەیە کە چیانی کەرکووکە بەس لە هەولێردا دەنیشن باشە گەلێکی سپاس ئەدبێژم ئەو کاتە جەنابتانجی لێرە بی وڵای ئەم سوتفە بێرە داهاتم چۆن چێبی بەس دیتم ئەو سارە تەکسێ دەسووتا نەفەرەکەش پێی بە سەقفیوە بوو سەری لە خوارێ بوو دەسووتا بەس خەڵکەکە غاریدا بیکوژێنەوە بەس ئەو سارانە ڕێگانە نەدا بەڵام هاتن دیتم یعنی بە حریق کوژاندیانەوە دوای ئەوانە ئەو حریقانە ئەوانە هاتن کوژاندیانەوە بەس وەزانم ئەوە ئەمری خوای کرد ئینشاڵڵا جێگەی بەهەشتا تاقانەش بووە وی کەسی تو دەناسی بابی لێرە بۆ هات گوتی ئەو کوڕەما هەبوو ئارەوەڵە ئینشاڵڵا خوا لێ خۆش بووە خوا ئینشاڵڵا ئەوانەش سەلامەت دەکا ئەوانەش دیتم وەکو مەید بوون شڕ بوون بەڵام ئینشاڵڵا خوا ئەوانەش سەلامەت دەکا وەڵای هەموو لە خۆت چوون یعنی هەموو خین و ئەوە ئارەوەڵە بەزیان زۆر خەتەر بوو بەس ئینشاڵڵا خوا شفای ئەوانە دەدا ئەوە تازە هەر ڕۆیشتێ بەس ئینشاڵڵا خوا شفای ئەمانە دەدات باشە گەلێکی سپاس ینی دڵ بخۆین وەکو ئەوان بەحسێکرین ئەف تەکسیەها ئەف بەس ئۆتۆمبیلەها 5 کەس تێدەبین بەحسێتکن 4 ژن و زڵامێک بی یەک ینی دۆ ژوان ئەمکارن بێژن زارۆک بین هیچتا دیارە کچ بین و ئۆتۆمبیلا دیترژی جۆرەوێ تەکسیە دەبێژێ بابی ویل vêdekê بەحسێ کرد و ئەو تاقانەی بابێ خۆیە و divê di nava ئۆتۆمبیلا xwe de şawtî bî evê jî hêşta ku canê xwe ji dest bide weku behsê dikin rewşa birîndaran jî gelekî xirabîn hatine veguhestin ji bo nexweşxaneyê gelekî spas حلبچه سعدون جهه بویره لگل مبو حیف براستی دما کام بویرم بی آواهی دبینم گلکی عاجز دبم و سری مالبات وی کسی کجیان خوش دستای صعب